پێیادەڵێن دەڵێم کاکە یاری دەکەن ايه ئەو زەهریەکەەوە یان تقریبا 120 سال یاریتیە یان تا دوی شەو یاریمان کردووە لەگە براکەت ئارێ بەخۆی گۆرانی تێدا بلوتوز تێدا ینی وای فای تێدا وای تێدا چاکابرار چێکی بێم لە خزمەتدان ئەنجتلو نیشت ناوەڵە نەفەرێکمە بوو بۆ لای پیرداوت یەک کاژ بێنم پێ تۆ تا چوون کابرا دەیگو لە ڕێ دەیگو سەبر بڕۆ دەیگو حەز ناکەم ئارێ بەخۆی دەیگو حەز ناکەم چۆم ماڵێ لە هەولێری پایتەختی یاریمی کوردستان شۆفێری تەکسیەک کارێکی جیاواز دەکات. سڵاوتان لێبێت. من ئێستا لە ناو ئۆتۆمبیلێکی تەکسیم کە شۆفێری تەکسیەکە بە کارێکی جیاواز کە یاری ئاتاری یاخود پلەیستەیشن 2 لە ناو ئۆتۆمبیلەکەی خۆی داناوە واتە لە شوێنی ئەوەی کە سەرنشین قسە لەگەڵ شۆفێر بکات یاخود قسە لەگەڵ یەکتر بکەن ئەوە لێرە ئاتاری دەکەن. دەچینە لای و لە نزیکەوە قسەی لەگەڵ دەکەین. وڵای ئەو فکرەی پلەیستێشنەوە لە مێژە هەم بوو داش نابوو لە ساری خصوصی بەزەو جارە تەکسیم کڕیدامان لە تەکسی خاستن لە بۆ سەرنشینەکانم حەزم لێ شتە چی جیاواز بکەن لە تەکسەکانی بکەن خەرجی زۆرە؟ ئەرێ وڵا هەرەڵە خەرجی تایە نرخی سەرنشینەکان گران نەکردوانە هەروچی خۆیت هەروچی خۆیت وڵا هەروچی خۆیت چیرۆکی جیاواز لە دوای ئەوەی کە ئەم یاریەت لە ناو ئۆتۆمبیلەکەی خۆتدانا دوێنێ شەوێ بوو نەفەرێکمە بوو بۆ لای پیرداوت یەک کاژ بێنم پێ تۆ تا چوون کابرا دەیگو لە ڕێ دەیگو سەبر بڕۆ دەیگو حەز ناکەم ئارێ بەخۆی دەیگو حەز ناکەم چۆم ماڵێ چەند دەچوت؟ بەڵقوران 50 دەڕۆیشتم ئەنجا ئارێ بەخۆی ئەرێ وڵا بێزار نابی لە ناو ئۆتۆمبیل بەخوای چێشەم نییە من هیچ چێشەم نییە خزمەتدانە زیاتر منداڵ داوای دەکەیان گەورەکە بەخوای کاکەیفی هەردووچان یعنی بڵێم ئەوە نا هەردووشان چکە ئەتاریەکە یادگاری مناڵیمان هەیە ئەتارەکە قدیمە یەک دەستکان دوو دوو دەستکەم لە سندوقی دانەیە گۆرانی تێدا بلوتوز تێدا ینی وای فای تێدا وای تێدا چاکابرار چێکی بێم لە خزمەتدان ئەنجتلو نیشت ناوەڵە کیشە بۆ ئۆتۆمبیلەکە دروست هیچ چێشەشی نییە ئاوەڵە لە خۆی بەزیاد بۆ پاتری بۆ تەبری چێشەشی نییە ناوەڵە هیچ چێشەشی نییە ناوەڵە خۆت کاتژمێر چەند لە ماڵەوە دەردەچی تا کاتژمێر چەند؟ بەڕای کاکەیفی حەسەب ئیشە و حەسەب ئەگەر کارەکە بۆ بێ لەوانەیە زۆر کەم خەڵک نایمە ماری ڕێماری بزرگم باشە با پێکەوە بڕۆین سەیری یاریەکە وە چۆنێتی کارپێکردنیەوە بەخۆم پێیان دەڵێم یاری دەکەن یان گۆرانی هەرچ بێ یوتیوبەکە حازرێک ئەتارەکە حازە هەرسا تۆ بۆ من یاری تۆ پێدانەوە هەرچی دووز لە خزمەتە خۆشت دیاری دەکەی لەگەڵ بەخۆ ئەگەر لەم بێمە ماڵە یان لە جێ چڕاگەم ئەگەرنا لە ماڵە کێشە لە دروست ناوێ هەر لە ناو ئۆتۆمبیلی هیچکێشم نییە باش ئێستا ئامادەیە یاری تۆ پێ مشتەرەکانت چی دەڵێن ئەو سەرنشینان لەگەڵ پێیان دەڵێن دەڵێم کاکە یاری دەکەن ئەو زەهریەکەەوە یان تقریبا 120 سال یاریتیە یا پێیان دەڵێن هیچ کەسێک هەبووە لەبەر ئەو پلەیستەیشنە بە دوی گوت بێ بابچینە زۆر دوور بڕۆین ئارێوەڵە هەرۆڵە زۆر بەم زۆربەی سەفەری دووریشم و ڕێکەت یانی پێیان گوتیمە لە دوای ئەوەی کە ئەو پلەیستەیشنە داناوە ئارێوەڵە هەرۆڵە لەبار خۆت کەیفی بە یاری پلەیستەیشن ئارێوەڵە یادگاری مناڵیم لەگەریە یادگاری منداڵی ئارێوەڵە خەڵک زیاتر چی یاریەک دەکات وڵی تۆپانێ و دلایڤەرە و گۆدۆڤار و ئەوانە کرێتۆس ئەگەر ئەوە بڕۆی مەش ماجی دەبینێ خزمەتدا کاکەیفی بەڕێزم نرخی وەکو ئاماژەمان پێکرد لەوانەیە بیر لەوە بکەنەوە لەبەرەوەی کە پلەیستەیشنت داناوە یاری ئاتاریت داناوە نرخەکەی بەرز بکەیتەوە نرخەکەت بەرز نەکردوتەوە نرخەکەی هەروچی خۆیتی زۆر جارە معاملەش ناکەم معاملە ناکەی؟ نا بەخۆی معاملەی ناکەم لەگە براکانت دێن یاری بکەن لە ناو ئۆتۆمبیل یان تا دوی شەو یاریمان کردووە لەگە براکەت ئارێ بەخۆی لە ناو ئۆتۆمبیل یان لە ناو ئۆتۆمبیل پێکەوە بەستانی کووە ینی کو بەستراوە کێشەی لۆ ساردی و گەرمی هیچ کێشەیەشی نیە ئەگەر وەستایشی زیرەک بەستیتن هیچ کێشەیەشی نیە بەس ئەو بچکە بەخۆم بەستایتم ئیشی وارمەنیش بەخۆمێ بنادەمە کەس ئاین بەخۆم مرتاحترم بەخۆم دەزانست دەکەم ینی لێرە وەستاکان بەتوان بتووە کە کێشە و شتی بۆ دروست نابێت نانە هیچ بەم زیاد مشکلشی نیەوە چکە فیشەی ئەیڤەکەی دەستەوە ناو ئایپادەکەی سارد و گەرمەکەشی لۆسە پاتری و هیچ کێشەچی بۆ پاتریش کێشە هیچ لە دوای تو هیچ کەسێکە بۆ ئەو کارێک کرد بێ کەس نەیکردو بەس زۆر داوای فێرکاری دەکەن زۆر دەڵێن کاکە بۆ مەژدانێ یان ئەتاریم حازە ئایپادم حازە بەس بۆم دانێ
ئەوانیش دای ئارێ وڵا زۆر حەز دەکەم ئەو فکرەیەکی چۆنە باشە بۆ شۆفێرانی تاکسی لە بۆ شۆفێران ناچکە بەکەلێک نازۆ یاری بکە سایقیش بکەوە خەتەرە ئەم منە بۆ سەرنشینم دانایە ڕاستی بۆ سەرنشینە بۆ سەرنشینم دانایە بە خصوصیان سەرنشینم دانایە بەسکە ئەو کاتێکە من بێئیش بوو بۆ خۆم دەیکەم کە تاکسی لێ دەخوریت زۆر جار قسەکردن بێزارتان ناکە یان مەشغوڵتان ناکە هیچ چێشم نییە من ئێستاەوە باشترە یان سەرنشین زۆر قسە بکە من پێی دەڵێم کاکە ئەوە یوتیوبی تایە بلوتوزی تایە هەرچی دویست حەز دەکەی وایفاشی تایە ئەتاری تایە چی دویست یعنی بە کەیفی خۆت بە کەیفی خۆت داوایکە ئەنی بە کەیفی خۆیت ئارێ وڵا ئەو ئەتلێتیکۆ مەدرید بۆ وتاگر لێم ناکا کەیفیەوە ڕیالیشم بە قۆت کردیە نهروکە لێک ئاستن بەڵێ بینەرانی پایتەخت میدیا ئەوەی کە بینیتان کاک ئەحمەد لە ناو ئۆتۆمبیلەکەی خۆی کارێکی جیاوازی کردووە کە یاری پلەیستیشن 2 واتە زۆرجار لە ئەمە پێی دەڵێن ئاتاری پلەی 2 لە ناو ئۆتۆمبیلەکەی خۆی تاکسیەکەی خۆی جێگیر کردووە بۆ ئەو کەسانی کە دێن لەگەڵ ئەو سەرنشینانەی لەگەڵی هاتوچۆ دەکەن ڕۆژانە وەکو خۆی دەڵێ کە چیرۆکی جیاوازی لایە خەڵک دەڵێ کە سەبر بڕۆ هەبووە لە شەو ڕابردوو لە پیرداوە تاوکو هەولێر بێ کاتژمێر هاتووە تاوەکو پێی وتۆ من دەمەوێت یاری بکەم لە ناو ئۆتۆمبیلەکە بۆیە پایتەخت میدیا وەکو یەکەمین دەستگای میدیایی ئەم کارە جوانەی کاک ئەحمەدی بە بینەرانی پێشاندا و بووە جێگای دەستخۆشی ژمارەیەکی یەکجار زۆر لە هاوڕێکانی و بینەرانی پایتەخت